بەڵێ دووبارە سڵاوتان لێبێ وەکو لە سەرەتاژ ئاماژەم پێکرد تەوەری یەکەم ئەمڕۆی بەیانی باش کوردستان باز لە شڵتگە و نەمامگەکانەکەین باز لە گوڵەکەین بۆ وەرزی پاییز ئەو گوڵانە چین کە لە وەرزی پاییزدا پێویستە بەکاریان بێنین ئەو کەسانی کە گوڵ بەکارێنن و شێواز و جۆرەکان و مامەڵەکردن لەگەڵ یان ناوڕەنگەکانی چ کاریگەرێکی لەسەر گوڵەکانەیە و چۆن مامەڵی لەگەڵا بکەین چکە وەرزێکی تەڕە و ئایا پێویستیان بەخۆر و هەمووانە لەگەڵ حەسەن عەلی خاوەنی شەتڵگە لە کەلارەوە بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵمانە کاک حەسەن سوپاس بۆی کە لەگەڵمانی خۆشحاڵم چ جۆرە گوڵێک بە وەرزی پاییز زۆرترین داواکاری لەسەر یان پێویستە و پێویستە لە وەرزی پاییز چۆن گرنگی بە گوڵ بدەیت پێشەکی سڵاو بۆ جەنابتان بۆ NRT و کارمەندانی NRT و بینەرانی NRT ئێستا وەرزی نوێ دەست پێ ئەکا زۆر گوڵ هەن بۆ ئەم وەرزە ئێستا ئەوەی کە ئێمە هێناومانەتە بازار گوڵە دایمیەکانن وەکو جەهەنمی و ئەنتیکۆما و تیفیشیا ئەکاسیا ئەمانە بەگشتی بۆ گەرمیان من لەسەر گەرمیان باسەکەم چونکە ئێمە زیاتر لەوەی لە گەرمیان ئەژین و ئیشەکانمان لە گەرمیانە زیاتر ئەو جۆرە گوڵ و نەمامانە هێنە بازار کە بۆ گەرمیان گونجاون گوڵە وەرزەکانیش وەکو ژاڵە و ژاڵی ئەمریکی بۆ لە زستانە ئەژی کەمن ئەوانەی کە لە زستانە ئەژین ئێستا بەڵام هەیە ئەفرۆشرێ بەڵام حقەتەن ئێمە گوڵانێک ناین لە بازار کە دوای 15 ڕۆژ وشک بێت و خەڵکی گلەیمان لێ بکە کاک حەسەنۆکو دەزانین لە پاییزدا وەرزی خەزانە و هەموو ئەو درەخت و گوڵ و ڕۆژانە ڕوو لاوەرین دەکەن بەڵام من دەمەوێت ئەوە بزانم ئایا زیاتر کامانە گوڵن کە لە وەرزی زستان یاخود پاییزدا تەمەن دەکەن بەڵێ باز لەسەر ئەو گوڵە هەمیشەیانە بکەین وەکو ئاماژەم پێدا ئێستا کە لامان هەیە و گوڵیان پێوەیە بە تایبەت ئەنتیکۆماوەتە لە پشتمەوە گوڵێکی زەردە دیارە ئەمە لە زستانە هیچ کێشەی نییە تیڤیشیامان هەیە لە زستانە بەردەوام گڵاشیان هەیە و گوڵیشیان هەیە جەهەنمیمان هەیە لە زستانە لە گەرمیانە تا ڕادەیە گوڵی هەیە بەڵام ئەبێ لە کوێستانەکان گوڵی نەبێ و هەر نەژی گوڵ زۆرن بۆ گەرمیان بەڵام بۆ کوێستانەکان ئەمانەی ئێمە باسییانەکەین حقەتەن هیچیان نابن تەنها لە گەرمیانش بەڵێ ئەی چیمەن ینی ئەو چیمانانەی کە بۆن من لە باخچی ماڵەکان هەیە وەرزین ینی بۆ نمونە لە وەرزی ئێمە تەنیای بینین لە وەرزی هاوینانە هەن چیمەن هەیە بە وەرزی پاییز بۆ وەرزەکانی دیکەش بمێنێتەوە وشک نەبێ وەڵی ئەمڕۆ بە تایبەت لە گەرمیان ئێمە کێشەمان هەیە لەسەر نرخ چیمەن هەیە بەڵێ هەیە وشک نابێتەوە بەڵام نرخەکەی گرانە ئێستا چیمەنە هەیە بەترێمە 2000 دینار خەڵک دێ بۆ لام ئالم کاتەیە ئەڵی وڵی کاکە نەیبەی باشترە چونکە تاماوەیەکی تر زەر دەبێ و دوای دەسەکەنە گلەی و گازاندە وڵا کاکە چیمەنەکە لای تۆ بردم وشک بوو ئەوە دوو مانگ پێشی سەبیان ڕواندایە بەڵام چیمەنێک هەیە تورکیە ئەوە تقریبا متری 12000ێکە کەوێ هەتا بگاتە ئێرە ئەوە بەردەوام سەڵ زۆر باشە کاک حەسەن ئاماژە بۆدا کە گوڵەکانیەوە زیاتر بۆ ناوچەی گەرمیان بەکاردێ من دەمەوێت پرسم کە بە حکمەوەی گەرمیان ناوچەیەکی زۆر گەرمە گوڵیش پێویستی بە کەشوهاوایەکی جێگیر هەیە ئایا دەبێت چۆن مامەڵە لەگەڵ کەشوها و ژینگەی گوڵدا بکرێ لە گەرمیانە بەعام ئەو کێشەمان هەیە هەندێک گوڵ هەیە پێویستیان بە شێ هەندێک گوڵ هەیە پێویستیان بە شێ نییە گەرمیانیش بەعام وشکە زۆر ئەو کێشەمان هەیە چۆن مامەڵە لەگەڵ گوڵەکانە بکەین هەندێک گوڵ هەیە ئەبێ کەشێکی بۆ بڕەخسێنی بۆ ئەوەی وشکە هەندێک گوڵ هەیە کێشەی لەگەڵەوەیان نییە وەکو هەندێکدار ئەمانە تا ڕادەیە کێشیان نییە بەڵام بەعام لە گەرمیانە کێشەی شێمان هەیە چونکە زۆربەی دارەکان پێویستیان بە شێیە لێرە شێ تا ڕادەیە سفر زۆر باشە کاک حەسەن بە حکومەوەی کە گەرمیان ناوچەیەکی گەرمە ئەو گوڵانە لە کیۆ هێنن ینی زیاتر گوڵەکان لە شتیکە و نەمامگەکانە لە وڵاتی هۆڵنداوێت گوڵەکانی ئەوە لە کیۆیەت ئێمە گوڵی هۆڵندی نایەنین چونکە گوڵی هۆڵندی لای ئێمە ناژین
هەشن ئەیهێنن نەمامگەکانی تر بەڵام من وەکو خۆم گوڵی هۆڵندی نایەنم زۆربەی ئەو گوڵانە لە بەغایەنم من لە بەغا و هەندێکیش لە تورکیا ئەهێنین بەڵام ئەوەی تورکیاش چەندانەیەکی لێرە سەرکەوتووە باقیەکەی لێرە سەرکەوتو نیە چونکە کەشوهەوای تورکیا بۆن من لە مێرسینێمە گوڵەهێنین هەم شێ بەرزە و کەشوهاکەشی گونجاوە تا ڕادێک بۆ کۆمەڵێ بۆ بەڵام لێرە چەندانەیەکی ئەژی ئەوکەی ناشی کاک حەسەن لە ئێستادا کە بەرەوەرزی پاییز دەڕۆین چەند جۆرە ڕۆکێکمان هەن چەند جۆرە گوڵێکمان هەن گوڵی پاییزن دەبێت لە چ کاتێکدا دەست بە ناشتنیان بکەین ئێمە گوڵمان هەیە بۆ هەر وەرزێک جۆرێک گوڵمان هەیە چەند جۆرێک ئەبواە 15-20 ڕۆژ پێشیسە ئەو گوڵە پایزانە بڕوێنرایە ئێستا کێشەی نەبوو ئەکەوتە گوڵکردن بەڵام ئەگەر ئێستا بیڕوێنی بە تۆ پێڕان ناگات چونکە زستانیەتە سەریا و ئەمرێ دەبوو زووتر بڕوێنرا باشە ئەو جۆرە موادانی کە پێویستە بەکاربێنرێ بۆ گۆڵ بۆ گەشەی گۆڵ بۆ پاکردنەوەی گۆڵ بۆ چیمەن بە تایبەتی پێم خۆشە باز لە چیمەن بکەین ئەو مادانی کە بەکارێنرێ بۆ چیمەن ینی کامانەن و چۆن پێویستە بەکاربێنرێ لە ماڵەوە من ئەگەر بمەوێت چیمەنێ بکەم من وەکو خۆم کیمیایی بەکار نایێنم هیچ جۆرە کیمیای کودێکی کیمیایی بەکار نایێنم تەنها خۆمان پێینێک دروستەکەین لێرە پێینێکی ئۆرگانیکە زۆربەی زۆری ئەو ماڵانەی کە گوڵ زۆر بەخێوەکەن فێرمان کردوون کە ئەوە بەکار بێن و بۆ ئەوەی ڕۆکەکانیان جوان بێنە مامەکانیان جوان بێ و هەم مەسرەفێکی کەمترە ئەو موالیکە کیمیایی بەکارنایە دروستیەکەنیەوە هەتو زکاتی ئەوێت باسی کرد بە تەفسیلی پەینی ئاژەڵ ێنین من بۆ ناو بێت پلاسیکێک بەکارێنم بۆ ناو خانوویەکی پلاسیکی تەنکیەکی 2000 لتری سێ فەردە پەینی ئاژەڵ هێنم بە گونیەکەوە تەبعەن بۆ گونیەکەوە ئیخەمە ناو تەنکێکەکەش ئەبێ بۆیلەری لەسەر بێ بۆ ماوەی هەفتەیەک ئەیهێڵم لە ناویە دوای ئەوە کە ئاوەکە ڕەش بوو وەکو چای لێ هات گونیەکان دەرێنم واتە بە پەینەکەەوە دەرێنم فڕێدەم دوای ئەوە ئەو 2000 لترە نزیکەی 4 کیلۆ دۆشاوی خورمای تێکەم لەگەڵ 9 کیلۆ کبریت ئەمجار بۆیلەرەکەی بۆ خەمە ئیش ماوەی 24 سعات لە سەروی سەتەوە ئەیکوژێنمەوە بۆ ئەوەی ئەو بەکتریازیان بەخشانەی کە لە ناو ئەو پەینایە بمرن تەنها بەکتریاز و پەخشەکان ئەمێنەوە هیچیان لێ نایە دوای ئەوە کە کوژانمەوە 24 سعات دوای 24 ساعتی کە بۆیلەرەکە خەمەوە ئەوش لەسەر پلەی گەرمی 70 بۆ 80 ئینجار ئەیکوژێنمەوە و کە سارد بێەوە ئامادە ئەبێ بۆ بەکارهێنا باشە شێوازی بەکارهێنانی چۆن لەگەڵ ئەو گوڵانەدا مامەڵەی پێ دەکرێت شێوازی بەکارهێنانی هەروەکو چۆن کە ڕۆکەکە ئاوەدەی بۆ هەفتەی جارێ ئاوێدەی تۆش هەفتەی جارێ بەو ئاوە ئاوێدەیتر دایمە گەشاوەیە و هەم گوڵی زۆرەکە هەم نەمامەکەش پارێزراوە لە کۆمەڵێ نەخۆشیش باش کاک حەسەن وەرزی نەمام ناشنە ئێستا نەمام ئێستا 15 ڕۆژ پێش ئێستا من زۆر ڕێنمایی ئەەکەم بۆ جوتیارەکانی دەڤەری گەرمیان بە تایبەتی و کوردستانیش بەگشتی 15 ڕۆژ پێشی سەدەستکرایە نەمام ڕواندن ئەو جوتیارەی کە نەمامە ڕوێنێ وەکو ئەو بوو ساڵێک پێشتر ئەو نامەی ڕواندبێ ئەو نەمامە چونکە نەمام هەتا 15 لە گەرمیان گەشاکە لە گەشایەواتە ڕێگەکە و گەڵاشەکە شتێکی باشە بوو زۆر باشە کاک حەسەن دەمەوێت باس لە مامەڵەکردن بکەین لەگەڵ ئەو گوڵانە تا بەتایبەت لە وەرزی پاییزدا شێوازی ئاودان و بەخێوکردنیان جیاوازیە لەگەڵ وەرزەکانی دیکەدا وەڵی هەر نەمامێک و شێوازێکی بەخێوکردنی خۆی تایبەتە جیاوازە ئێستا نەمام هەیە بۆ ئەوانەی کە لە ماڵەوە خزمەتەکرێ ئەوانە هیوای هەیە مانگی جارێک لە ئێستا بە دۆ مانگی جارێک ئاوی پێویستە هەندێکی شەیە هەفتەی جارێک بڵێ وەرزەکانی تر لەگەڵ وەرزی پاییزستانە جیاوازی زۆرە بەدڵنیایی باشە کاک حەسەن ڕەنگی گوڵەکان ئەو گوڵانی کە بۆ نمونە من لە وەرزی پاییزی کڕم ڕەنگەکانیان جیاوازتر بە بەراورد بە گوڵانی کە لە وەرزی
هاوی ناکڕێ یان هەیە؟ مەرج نییە جیاوازتر بێت چونکە دایمە ئێمە هەموو ڕەنگە گوڵەکان هێنە بازاڕی تر خەڵکەیە ئارزووی لە زەردە، خەڵکەیە ئارزووی لە سوورە، خەڵکەیە ئارزووی لە سپیە، هەیە ئارزووی لە پەمبەیە، ئەو ڕەنگانە لە هەموو وەرزەکانە هەن. زۆر باشە کاک حەسەن، دەمەوێت باورتر باز لە گوڵەکان بکەی بە تایبەتە و گوڵانەی کە لە وەرزی پاییزدان زیاتر کام گوڵانن هەن؟ ئێستا پێشتر ئاماژەم پێدا ئەگەر لاشتە بە نمونە چەندانێکمان پیشان بێت. وڵای من گوڵی وەرزی نافرۆشم بەڕاستی چونکە لە گەرمیان زۆر سەرکەوت و نابێ گوڵی وەرزی نافرۆشم بە دەگمەن ئەگەر کەسێک داوای بک بۆی بێنم دەنا ئەو گوڵانەی منیان فرۆشم هەمووی نەمامن. باشە گەڵای ئەو ڕۆکانە ئەوانەی کە بۆنەوە لە ناو ماڵەدانرن ئەوەی کە بۆنەوە بە دیوارەکانە ئەڕۆنیان با بڵین گەڵایەکی زۆریان هەیە ئەمانە زۆر جار نەبینم کاک حەسەن بە شیر یان بە زەید و بە جۆرێک لە پاکەرەوە پاگەکرێنەوە ئەم جۆرە پاکردنەوەانە بۆ گوڵانە بۆ پڕێ و گوڵانە تەندروستە؟ شیر تا ڕادەیە تەندروستە بەڵام غەیری شیر هیچ شتێکی تەندروست نییە، ئەمە بۆچوونی خۆمە بۆ هەیە کەسێکی تر بۆچوونی لە من جیاواز باشە. ئەو جۆرەی کە زۆرترین داواکاری لەسەر لە گەرمیانە و خەڵک حەزی پێێتی و جۆرە گوڵە کام جۆرەیە و بۆچی ئەو جۆرە؟ خەڵک لە کەلار بۆ دەربەندی خان بۆ سلێمانی بۆ خانەقی جیاوازن، تەبیعەتی خەڵکەکە جیاوازن، هەر ناوچەیەک حەزی لە جۆرە گوڵێکە. بۆ نمونەی لێرە خەڵکە دێ بۆ لای مەڵی کاکە گوڵێکمێ بعد بەردەوام گوڵی پێوە بێ، ئەمەش شتی وا دەگمەنە. بەڵام لە سلێمانیە بینم کابرا دێ بەس گوڵەکە بینێ ڕەنگی جوانە و کینە ئیتر گوێ لێ نییە ئەیبا ئەگەر 15 ڕۆژیش بژی کێشەی نییە لە بەرۆ ئارزووی لەو گوڵێ و ئەیبا. بەڵام ئێستا وەکو وتم ئاژەم پێدا من زیاتر ئیش لە باغداری یەکەم هەتاکو ئەو گوڵە بچووکانە چونکە زیاتر زەرەر لە خەڵکەدا ئەو گوڵانە پارێکی پێدا و دوای ماوەیەک یاخود نازان بەخێویکەن یاخود کاتەکەی گونجاو نییە وشکە بن. باشە لە ڕووی بۆنەوە ینی گوڵ بۆنێکی خۆش بە ماڵەکانە بەخشێ چوڕوا بکەینە بۆنە زیاتر بمێنێتەوە ینی گوڵەکە بۆنەکەی لە دەست نەیات هیچ شتێکەیە ینی کاریگەری لەسەر کەمکردنەوەی بۆنی گوڵ بدا؟ خۆی هەموو گوڵێک کە قونچەکە دەمی کردەوە کاتێکی دیاریکراوی هەیە، کاتێکی دیاریکراوی هەیە. ئێستا لەم کاتەیە وەرزی ڕاستقەیە، وەرزی گاردنیایە، وەرزی گوڵە سوڵتانیە، ئەمانە بۆنیان خۆشە کە گوڵەکەن ینی بەڕاستی لە هەر باخچێکە یەک بن لە ڕاستقی هەبێ یاخود یەک بن لە گاردنیا هەبێ ئەو ناوە بۆ نەگرێ و بۆنێکی گەلێ خۆشی هەیە. بەڵام وەکو بڵێ شتێک هەبێ لێی بدەی بۆی زیاتر بمێنێتەوە گوڵەکە نییە. کاک حەسەن جیاواز لە گوڵ دەمەوێت بزانم ئەو دارانە کامانن کە چواروەرزە لە گەرمیان و خاکی گەرمیاندا دەمێننەوە؟ دار مەبەست نەمامەکانە بۆ باغداری یاخود داری بۆ نمونە داری سنەوبەر، داری خورما، پێسا چەند نمونەیەک لەلاتە داری خورما لە گەرمیان داری خورما لە گەرمیان ئەژێ وەتە ئێستا لە پشتی کامێراکەوە خورمایە ئەو شۆسەکانی کەلار هەمووی کراوتە خورما، ئەمە کێشەی نییە. خورما لەگەڵ سەرما و لەگەڵ گەرماش کێشەی نییە، بەڵام لەگەڵ سەرما کێشەی ئەوە هەیە کە لە سەرمایە بەرناگرێت. داری جوانیش لە گەرمیانە تەنها ئەریزۆنا سەرکەوتوو بۆ ئەریزۆنا سنۆبەرێکی ڕەساسیە سەوز نییە. دارە سنۆبەرە سەوزەکان هیچیان لە گەرمیان سەرکەوتوو نابن، تەنها ئەریزۆنا نەبێت. باشە کاک حەسەن لە سلێمانی داری سەباحباح زۆرە، ئەو دارە زۆر بەکاری ئاڵێن چۆلەکەی زۆر لەسەر نانیشێتەوە، ئەو دارە ژەهراویە بۆیە چۆلەکەی زۆر لەسەر نانیشێتەوە، نابێتەوە کاری زعاجکردنی ماڵان و دەنگەدەنگی چۆلەکەوەمانە بەردەوام. ئەم دارە لە گەرمیان هەیە، ئایا ئەمە ڕاستە ئەم قسەیە گەر تۆ زانێت لەسەر ئەم دارا بێ؟ ئەم دارە لە گەرمیان هەیە و برادێک هەر ڕۆژێکی وازام لەم کەناڵە بەڕێزەی جەنابتانەوە باسی ئەوەی کرد
من لە ناو باخەکەما هەمە و باوەش ئەی بڕمەوەی دەمە حیوان هیچی لێ ناکە تەنها بەرەکەی بەری سەبەحبا ئێمە جاران مناڵ بووین ئەمان کوتا لەگەڵ هەویر تێکەڵمانەگرن ماسیمان پێکوش چونکە بەرەکەی ژەهراویە حەقەتەن بە زۆک و گەڵاکەی نا. بەڵێ باشە کاک حەسەن دار سنۆبەر دارێک هەر چاوەرزی ساڵ هەیە و زۆر بەکارێت لە هەموو ناوچەکان بەکارێت لە ناوچە کوێستانەکانیش بەکارێت بە تایبەتی بۆ شەقامەکان بەنی شەقامەکان و لە ڕێگە دوورەکان بەکارێت. ئەم چ جۆرێکی هەیە سنۆبەر جۆری هەیە و جۆرەکانی کامانن باشترین جۆری کامەیە کە لە ماڵە من لە ماڵە بەکاری بێن؟ جۆری زۆرە لە ماڵە لە ناو باخچەیە مەبەستن. بەڵێ وانە بەڵێ لە سلێمانی بەو لاوە لە سلێمانی بۆ سەرەوە هەر جۆرێکی بنەی کێشەی نییە چونکە سنۆبەر خۆی هی ناوچە ساردەکانە هی ناوچە ساردەکانە لە زستانە گەڵاکەی سوورە بێت تا ڕادەیەک بەڵام نامرێ بەس لە گەرمیانەوەکو باسم کرد پێشتر ئاماژەم پێدا تەنها ئەریزۆنا ئەو سنۆبەرە ڕەساسیە لێرە سەرکەوتووە لەبەرەوە ئێمە هەر ئیش لەوە ئاکەین. باشە خۆمان خاوەنی هیچ ینی ڕۆکێک نین و ڕۆکێکی یان نەمامێکی چواروەرزی دارێکی چواروەرزی لە هەرێمی کوردستانە تایبەت بە کوردستان خۆی بەداخەوە من یەکێکم لە هەرە بەرهەمهێنەرەکانی گەرمیان کە بەرهەمی نەمان مەهێنا ساڵ بوو 500,000 نەمان بەرهەمەهێنا بەڵام بەهۆی کۆمەڵێن عەرەباتون لەو سەرجادانە نەمام گەیاندانا و هەرکێ بۆ خۆی هەرڕەمەکی شتە فرۆشێ ئێمە ناچار بین کەوازی لێبێنین لێرە ئەوەی کە زۆر باوە لە گەرمیانە قەڵەمتۆز بەس من قەت لەگەڵەوەیانیم کەس قەڵەمتۆز بڕوێنی هەرچەند خۆشم هەمە ئەوەشی کە باوە ئێستا بەعام ئەلبیزیایە ئەلبیزیا دارێکە هەم بۆ گەرما هەم بۆ سەرما تا ڕادەیەک سەرمای شێدار سەر لە دەربەنی خان بۆ سەرەوە ناژی بەس لە گەرمیانە تا ڕادەیە کێشەی نییە و ئەگەر هاتبیتە کەلار شۆسەکانی کەلار هەمووی ئەلبیزیایە و هەمووشی وەکو تونێلی لێ هاتووە جادەکانی کەلار زۆربەی زۆری جادەکان وەنە جادەی شارەوانی جادەی نەخۆشخانەی مناڵبوونی شێرەی نەقیب چەند جادەیەکی ترمانەیە وەکو تونێلی لێ هاتووە ئەوەنە گەورە بێ سەری هاتوتەوە بۆ یەک لەم بەرەو شتێکی زۆر جوان. باشە کاک حەسەن ینی ئەو جۆرەدارەی کە خۆمان بۆ نمونە خۆمان بەرهەمی هێنین هیچ جۆرەدارێکمان هەیە لە هەرێمی کوردستان تایبەت بێ بە خۆمان بەرهەمی بهێنین و خۆمان لە شەتڵگە و نەمامەکەکان لای ئێوە بیفرۆشین. بەڵێ وەکو ئاماژەم پێکا ئەو ئەلبیزای ئێستا من حالێن نزیکەی 50,000 ئەلبیزیام هەیە ئەمە خۆمان بەرهەممان هێناوە تۆمەکەی خۆمان ئەیگرین ناچین لە دەرەوە بهێنین خۆشمان بەرهێنێ زەیتونمان هەیە خۆمان قەڵەمەکەی خۆمان ئەیکەین قەڵەم تۆزە هەر خۆمان تۆکەی ئەگرین و بەرهەمی ئێنین گوڵە باخە لێرە خۆمان قەڵەمی ئەەکەین ئەم بابەتانەیە شتێکی زۆر نییە. بەڵێ سوپاس بۆ حەسەن عەلی خاوەنی شەتڵگە لە کەلارەوە بەشەوەی ڕاستەخۆ لەگەڵمان بووی کاک حەسەن خۆشحاڵ بینم ڕۆ لەگەڵمان. سوپاس بۆ ئێوەش سوپاس بۆم دەرفەتە سەکرەتە. بەڵێ سوپاس دەست خۆش. خۆشەویستان و چانێک وەردەگرین و لەگەڵتان بەردەوام دەبین.